والله تقريبا شارك بزدقيقة بإعمال استحامي جزوره مجال معنا أبو بروني وايتر. أما بشارة سر زاين توم رجعتنا. والله ترى ما بلين شيء مجبورين شبكين شارة سر كم مجبورين شبكين. تو تاچنه پاڵپشتیانە کەی والله متى پاڵپشتیانە كنت لما ناخاني ما مصايو حقي خوانو ده حقي خوانا كانوا يشاركني دصلاتني رجعين هرمي شبكن. دەستەکانە خۆش بێ بەڵام کەی بینن ئەمە بەهۆی ڕێگەگرتنی سڵاو لێ بێ تا چەندێک ئەم ڕێگاگرتنە بە چارەسەر زانی والله ڕاستیەکەی ئەڵێ بەردێ نەزان بیخاتە وەم بە حەوزانە نایە ئەمە هەم خەڵکی کراوە هەم حکوومەتیش ڕاستی خەڵک نەخۆشە چۆن بڕوە یانی ئەمە شتێکی من بە باشی نازانم چکە ئەم ڕاستی نە خەڵ باوەڕی بە مزاهرەکانمەوە نە بە حکوومەتیش چکە مامۆستا چوار ڕۆژارێ مزاهرێکا و تێتۆ بۆ دەوامەکە یعنی مەش من هیچ بە باشی نازانم قەناعەتم بەو شتەش نییە قەتیش ئەم شتە سەر ناگری دوو ڕۆژی تر هەم دەوام بڕۆ بێرو سپاسەکەم بەڵێ بەردەوامی هەیە ڕێگەگرتنەکە ئەوەی کەی بینن ئەمە دیمەنەکانی ئێستایە کە ڕێگا لە تانکەرەکانی سوتەمەنی گیراوە لێرە کە هاوڵاتیان ئاسانی هاتچۆ دروست بۆ لێرەیە مامە جاسڵاوە لێ بێ تۆ ئەم ڕێگەگرتنە بە چارەسەر زانی والله نازانم خبرني ليش چەندێکە بە ڕێگاوەی والله تقريبا نيو ساعات ما يبدا استحامك ئێستا و دەور دەنەجات هەیە بێ ارى والله تۆ پەیامێکە هەیە بۆ مانگ بۆ گربوونەکان دەست خۆشییان دیەکەم سهرەوە زۆر سپاس بۆ بەڕێزەیە چەندێکە بە ڕێگاوەی والله نيو ساعات زيادة ئەمە بە چارەسەر زانی ئەم ڕێگاگرتنە فرنا والله أصلا أما هاد شارة سرنية شارة سر خويا أنا زان لك ويا إتر أما الريلة من قدوم نقول لك مالك كذا بنزين أنا ماو چیان پێڵی لێرەوە والله شان بيبلا پەیامە چییە والله هيش فاهمك حتى أما نوابي هرواي دەست خۆش بێ